داڵەکەرخۆرە لە نووسینی کەمال ڕەمەزانی وەرگیراو لە گۆڤاری فەرهەنگی و کۆمەڵایەتی بەیان دیزاینەر و پێشکەشکاری تەکنیکی دیاکۆ گەرمیانی تۆمار و خوێندنەوەی مشتاق فەیزیابی زۆربەی هەرە زۆری پاشاکان هەر لە کوورشی هەخامەنشی تاوەکو ڕەزاشای پالەوی لە ڕێگای فرت و فێڵ و کودەتاوە دەوڵەتیان گرتووەتە دەست و هیچ کام لەوانە بۆ دروستکردنی دەوڵەت شەرعیەتی دەوڵەتداریان لەلایەن خەڵکەوە پێ نەدراوە. دەوڵەتی مادەکان کەوە لە نیشتیمانی مێدیا دروستکرا ئەو شوێنە پێشەوان دەوڵەتیشی لێ نەبوو. دیاکۆ بۆ ڕزگاری خەڵکی زاگرۆس وەک سەرکردەیەشی بەوێر و ئازا لەلایەن خەڵکەوە یارمەتی و پشتیوانی کرا. دیاکۆ بە پشتیوانی و شەرعیەتێک کە ئەو خەڵکە پیاندا بوو ئاشۆرەکانی شکاند و دەوڵەتی مادی دامەزراند. بەڵام پاشاکانی فارسی و ئازادەتی و بوێرێکیان نەبوو و هەمویان دەوڵەتیان بە فرت و فێڵ و کودەتا بەدەستێناوە. ئەگەریش دەبینین کوورش دنیای داگیر کرد ئەو کارەی بە سوپای مادەکان کرد کە لە دوای ڕوخانی ماد کەوتە ژێردەستێ و بەڵام پاشاکانی پارس بۆ بەدەستێنانی شەرعیەت چیان دەکرد. پاشاکانی پارس هەر بەو جۆرە کەوا بە فرت و فێڵ و کودەتا دەوڵەتیان دەگرتە دەست بۆ بەدەستێنانی شەرعیەتیش پەنایان بۆ فرت و فێڵ دەبرد و بەو کارەش لە دوو شت کەڵکیان وەردەگرت. یەکەم شاعیرانی دەرباری و دووهەم داڵەکەرخۆرە واتە هومە. لە بارەگەی سوڵتان و پاشاکاندا دایان شاعیر هەبوو کە لە تەڕ دایان خوارد و لەویشک دەنووستن. نەکاریان دەکرد و نە هیچ خزمەتێکیان بە خەڵک دەکرد و نە سوودێکیان بۆ کۆمەلگا هەبوو. لە بۆنە پاشایەکاندا ناو بە ناو شێعرێکیان بە باڵا و شان و شەوکەتی پاشا دەخێندەوە و پاشاش بە کیسەی زێر خەڵاتیانی دەکرد. ئەرکی تریشیان ئەوە بوو کە لە ناو خەڵکدا دەگەڕان و شێعریان بەسەر پیرۆزی و چاکی و سفرە و خوان و جوامێری شاو سوڵتان بۆ خەڵک دەخوێندەوە. یەکێ لەو شتانەی کەوا زۆر باسییان لێوە دەکرد هەڵبژاردنی پاشا لەلایەن هێمای بەختەوەری واتە هوما بوو. هومایان وەکو باڵندێشی پیرۆز و ڕاستپاردەی ئەهورامەزدا بە خەڵکی ئەوام دەناساند. هوما و ییست مەرچارخ ڕاو فەرئەوی کە شاوهی دەهات ساوێ پەرئەوی ئەسەدی تووسی. هوما واتە داڵەکەرخۆرە ئێسقانی ژیان لە بەرە منداربووەکان دەخوات و بە پێسەوانەی باڵندەکانی تر هێلانەکەشی لە چیلکە و پوش و پەلاش دروست ناکات. بەڵکو لە سڵ و سەقان و پێشە و پێست و پەڕوپۆی ژیان لە بەرە مرداربووەکان دروستی دەکات. هەر بۆیە و لەبەر ئەوەش کە سوودێکی بۆ خەڵک نەبوو مرۆڤ یاسایی حەزیان لە ڕاوکردنی نەبوو تەنیا ڕاوچیەکانی بارەگای سوڵتان و پاشاکان نەبێ. پاشاکان هومایان ڕاو کردووە و بە زیندوی گرتویان و بە نەهێنی بە خێویان کردوون بۆ ئەوەی زاوزێ بکەن. لە بارەگای پاشادا هیچ کەسێک ئیزنی ئەوەی نەبووە خواردن بە جوچکەکانی هوما بدات. ئەو کارە تەنیا لە ئەستۆی خودی پاشا بووە و بێچۆکان هەر لە سەرەتاوە وا ڕاهاتوون تەنیا کەسێک دەتوانێت خواردنیان پێ بدات ئەویش پاشایە. زۆر جار ئەو باڵندەیانە بۆ ماوەیەکی زۆر بە برسی دەهێشتەوە و باڵندەکەش ڕووی لە هەر کەس دەکرد ئازاریان دەدا و لە خۆیان دوور دەخستەوە. دوایە پاشا بە جلوبەرگی پاشایەتی دەهات و دەیلاواند و پلەگۆشتی دەدایە بۆ خواردنێ. ئەو ڕاهێنانە چەندین ساڵی دەخەیاند و بە شێوازی جۆرا زۆر هومایان تاقی دەکردەوە تاکو دڵنیابن ئەو تەنیا بەرەو پاشا دەفرێت و لای کەسی تر نانیشێتەوە. اینجا هەر چەند ساڵ جارێک لە بۆنەیەشی تایبەتدا هەر جارە و لە ناوچەیەکدا کە بەڕواڵەت پەیوەندی بە باڵندەکەەوە نەبوو جەماوەرێکی زۆریان کۆ دەکردەوە و پاشا دەڕۆیشتە سەر شوێنێکی بەرز و قسەی بۆ جەماوەر دەکرد. خزمەتکارانی پاشاش لە شوێنێکەوە خەڵک نەزان باڵندەی برسیان بەرەدا و باڵندەکەش دەفری بە ئاسماندا پاشای دەناسێەوە. لە برسان پەنای دەبردە پاشا و لە قڕەباڵغی جەماوەردا لە ئاسمانەوە بەسەر پاشا دەخولایەوە و کاتی نیشتنەوە لەسەر شانی پاشا سێبەری دەکەوتە سەر پاشا. خەڵکی ئەوامیش ئەویان بە پیرۆزی پاشا دەزانی و ئەویان وەکو هەڵبژاردەی ئەهورامەزدا ستایش دەکرد و جێژن و خۆشیان بەرپا دەکرد. پاشاییش بەو بۆنەوە نوقڕە و زێر و خواردنی بەسەر خەڵکدا دابەش دەکرد. دەهلەوی بە کورتی و بە پوختی لە دوو خشتەیەکدا ئاماژە بەم شتە دەکات. ئۆستوخانی چەر بە خۆشکی هەست کەس خاصیەتەش  سەگ تەوەجۆ بەرگێدا دارد هەما بەرپا دەشا.
واتە سەگ لە برسان بۆ پلە ئێسکێکی وشک پەنا دەباتە بەر دەرگای هەژار و هوما پەنا دەباتە بەر دەرگای پاشا. بەم فرت و فێڵە پاشا شەرعێتی خۆی لە ئەهورامەزدا وەردەگرت و بەم جۆرە دژایەتی پاشا وەک دژایەتیکردنی ئەهورامەزدا لە قەڵەم دەدرا. لیژبەرەکان بە سەختی ئەشکەنجە دەکران و دەکوژران. لەو کاتەوە بەولاوە کاری شاعیرانی دەربایی دەستی پێدەکرد و سەدان شێعریان لە مەدحی پادشا وەکو هەڵبژاردەی ئەهورامەزدا و پیرۆزی پاشا بەناو خەڵکدا دەخێندەوە. بە درێژایی مێژوو ئەوەندە ئەو شتە بە گوێچکەی خەڵکدا خوێندراوە کەوا ببوو بەشێک لە باوەڕی پیرۆزی ئاینەکەیان. هوما ببوو بە هێمای بەختەوەری و لە ئەستورە زەرتەشتەکاندا بە ناوەکانی سائنا، سەعنا، سیمرغ ناوی هاتووە و لە ئەوێستا بە ناوی مۆرغی سەعنا باسی لێوەکراوە. ئەم بابەتە لە فەرهەنگی فولکلۆریشدا ڕەنگدانەوەی هەبوو و کاتێک خەڵک دەڕۆیشتنە خزمەتی پاشاکان دەیانوت سایەی هوماینی مەستەدان بات. واتە سێبەری داڵەکەرخۆرە هوما بۆ هەمیشە بەسەر سەرتەوە بمێنێت، یان ئەوەی خەڵک بۆ سپاسکردنی کەسێک دەڵێن خوا سێبەری تۆ لەسەر ئێمە کەم نەکاتەوە. ئاماژە بەم بیر و باوەڕەیە. ئەو بیر و باوەڕە ئەوەندە لای خەڵکی ئەوان پیرۆز بۆ ئەگەر کەسێک دژایەتی بکردایە و ڕاستیەکەی درکان بە لە دەستی چەکدارانی پاشاش هەڵاتپایە خودی خەڵکەکە دەیان کوشت. هەر بۆیە لە فەرهەنگی فولکلۆردا ڕاستی بابەتەکە بە شێوازی چیرۆک و داستان باس کراوە. بۆ نمونە لە زۆر چیرۆکدا هاتووەکەوە شوانێک یا کوڕەکەچەڵ بەهۆی نیشتنەوەی هوما لەسەرشانی بۆ بە پادشا. ئەمەش ئاماژە بەبوونی ئەسڵ و نەسەبی پاشاکان کەوا شەرعیەتیان لە خەڵک وەرنەگرتووە، بەڵکو شەرعیەتیان لە داڵەکەرخۆرە وەرگرتووە. داڵەکەرخۆرە لە نووسینی مامۆستا کەمال ڕەمەزانی لە شاری کرماشان، وەرگیرا و لە گۆواری فەرهەنگی و کۆمەڵایەتی بەیان. هیوادارم زگای ڕەزامەندیتان بێت و لە پادکەستی ڕەگا هاوڕێما بمێنن تا بە گەیشتنەوەیەکی تر ماڵیاوە.